رانی NRT لەوەچە خاڵی گرنگەوە بێت کە بەجیال لە دیداری ترامپ و پوتین باسی دوو سەرۆک نییە بەڵکو باسی دوو وڵاتە. کاتێک کە ترامپ سەرۆک بوو تەرکیزەکە هەمووی لەسەر ئەوە بوو کێ چاوی لێکێداگرت، تەوقەکە چۆن کرا، پەیوەندی نێوان ئەم دوو سەرۆکە چۆنە، کەمتر باز لە بابەتەکان دەکرات. ئێستا نە تەرکیز لەسەر ئەو لایەنانەیە کە ئەمریکا و رووسیا دژ بە یەک یا مەسەلەحیان دژ بە یەکەکە و هەروەها باز لەو بابەتانە کراکەوە ئەم دوو وڵاتە پێویستیان بە هاوکاری و پێکەوە کارکردن هەیە. بۆیە جۆرێک لە بابەتێکی تەبیعی باز لە دیبلۆماسیەتە، کەمتر باسی کارکتەر و درامای شخصیەتەکانە بەڵکو باسی بابەتەکانە. بۆیە بەڕای من ئەوە گرنگترین خاڵە. بەشێکی تریەوەیە بایدن لە مەسەلەی سیاسەتی دەرەوە زۆر قاڵە و بە چاوی جەنگی سارد و بە ڕۆحی جەنگی سارد تەعامل لەگەڵ رووسیا ئەکا، ئەمە لەوە چ شتێک بێ رووسیا پێی ناخۆش نەبێ ئەگەر نەڵێم زۆریشی پێخۆش. زۆر باشە کاک دکتۆر بیلال، ئەمریکا گرفتەکانی لەگەڵ رووسیا چین ئەوەی کە ئەمڕۆ باس کراوە، تۆ دەزانی کە سیاسەکانەوەی کە لەلام باسی دەکەن شتێکەوە لە کۆبوونەوەی گرنگی لەم شێوەیەدا شتی تریش باسەکرێت و ڕەنگە هەندێک شتیش باس کرێت کە بۆ میدیا هەر نەبێ بڵاو بکرێتەوە. گرفتی سەرەکی ئەمریکا لەگەڵ رووسیا چییە؟ کاک چیا کاتێک کە باسی جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووەمەکەین ئەڵێن هەمووی خەتای ئەڵمانیا بوو. جەنگی جیهانی یەکەم لەبەر ئەوە بوو کە وڵاتە ئەوروپیەکان فشارێکی زۆریان لە ئەڵمانیایە کە کرد کاتێکەوە خەریک بوو لەسەر پێی خۆی ڕائەوەستا و گەورە ئەبوو، زۆر فشاریان لێ کرد بەرەو شەڕیان. جەنگی جیهانی دووەم بۆیە دروست بوو چونکە بەعەکسەوە لە کاتێوەی کەوا فشار و ڕێگری بکەن لە نازی ئەڵمانیای نازی فراوانخواز و پاوانخواز، فشیان بۆ کرد و شلگیریان بەرامبەر کرد، کەواتە تونگیری جەنگی یەکەمی دروست کرد، شلگیری جەنگی جیهانی دووەمی دروست کرد. ئێستا ئەمریکا بەرامبەر بە رووسیا کەوتۆتە مۆقفێکی لەم جۆرەوە. ئایا رووسیا کاتێک کە هێرشەکە لەسەر جۆرجیا، هێرشەکە لەسەر ئۆکرانیا، لە سووریا جەنگەکە، لە نەگارنۆ قەرەباغ و ئەرمینیا بۆ نمونە جەنگەکە ئەوێ وجودی خۆی بسلمێنێ، ئایا ئەمە ڕێگری لێ بکرێت یاخود مراعات بکرێت؟ ترامپ بەرەوە ئاراستەیە ڕۆی کە مراعاتی بکەین و لێگەڕین و قەی ناکا و ئەمە کاتی خۆی زلهێز بوون و بەڕێیان بدەین هەناسەیەک بدەن. هەندێکی تریش ئەمە بڵێ بە تەجربەی جەنگی جیهانی یەکەم، بەڵام بە جەنگی جیهانی دووەم هەندێکیش نەخێر بە تەجربەی جەنگی جیهانی یەکەم کارەکەن ئەمە هەڕەشەیە و سەقامگیری لە ئەوروپا دروستەکە. بۆیە ئەگەر بینیت ئیمڕۆ پێشەوەی کەوا دیداری لوتکە لەگەڵ پۆتینا بکات، سەرەتا بایدن جەبهەی خۆی قایم کرد، چوو دیداری G7 کرد، حوت وڵاتە بەهێزەکە، و هەروەها دیداری ناتۆی کرد و هەروەها دیداری اتحادی ئەوروپای کرد، جۆرێک لە یەکڕیزی دروست کرد و بەم پاشخانە یەکڕیزیەوە هات لەگەڵ پوتینە دانیشت. ئەمریکا بە بەهێزترەوە دەرکەوتووە لە کۆبوونەوەی لوتکەدا، یان ئەمریکا بەهۆی ئەو کۆبوونەوانی کە پێشتر جۆ بایدن کردوێتی هێزی زیاتر و پشتیوانی زیاتریشی لەگەڵ خۆیە نابوو بۆ کۆبوونەوەکە و ئەمە دەرکەوت ڕنگدانەوەی هەبوو لە دیدارەکەیە. بەڕای من هەردووکیان جا بۆیە حکایەت گەڕامەوە بۆ جەنگی جیهانی یەکەم و دووەم، بۆی بڵێم بایدن وەکو کەسێکی شارەزا لە مێژووەش، کەسێکی شارەزا لە سیاسەتی دەرەوە هەردووکیان دەکات. لەلایەکەوە وەکوتم وەکو بڵێ جەبهەیەکی یەکگرتوو لەگەڵ اتحادی ئەوروپی و لەگەڵ ناتۆ پاش دیدار لەگەڵ ئەوان و بە یەک زمان و بە ناوی ئەوانەوە یە لەگەڵ پوتینە دانیشتە قوتە ئەکات، کەواتە ئەمە ڕێگریە، چاولێ سوورکردنەوەیە، حەد بۆ دانانە. بەڵام لە هەمان کاتیشە ڕێزی وڵاتێکی زلهێزی بۆ دائەنێ، ڕێزی سەرۆکی وڵاتێکی زلهێزی بۆ دائەنێ، حسابێکی تایبەتی بۆ ئەکا ئەم جۆرە دیاری لەگەڵەکە و ئەم زەجەی ئەلامیکەوە بە دەوریا دروست بووە. و لە هەندێک بابەتە بۆ نمونە مەسەلەی دیموکراسی و ئۆتۆکراسی، مەسەلەی مافی مرۆڤ، مەسەلەی ئازادیەکان، مەسەلەی پەیوەندی دیبلۆماسیەکان، مەسەلەی هێرشەکانی رووسیا لە ڕووی سایبەر و لە ڕووی هێرشکردنە سەر اقتصادی ئەمریکی لە هێرشی ئەلکترۆنی و هەتا دوایی هێرشکردن سەر ئۆکرانیا، هەڕەشەکردن لە ئۆکرانیا، لەمانە توندە و قسەی تون دەکرێت. بەڵام بواری تر زۆرەکەوە ئەمریکا و رووسیا یاخود ئەمریکا پێویستی بە هاوکاری رووسیا هەیە، وەکو مەسەلەی چەک، وەکو مەسەلەی چەکی ئەتۆمی، وەکو سووریا، وەکو هاوکاری مرۆیی بۆ سووریا، وەکو مەسەلەی گۆڕینی کەشوهەوا و مەسەلەی ئێنەرژی و مەسەلەی گاز. دکتۆر بۆیە ئەبێت تەوازنێک لەنێوان ئەم دوو حاڵەتە باشە. تۆ نمونەیەک دێناوە لەسەر هەردوو جەنگی جیهانی،
بەڵام ئێستا ئەوانەی کە نزیکن لە ڕووسیاوە جۆرێک لە پەنهاویشتنیان هەنگاوی بەرفراوانبوونی قەڵەمڕەوی هێز و دەوڵەتەکانی خۆیان دەنێن. بۆ نمونە رووسیا خۆی لە ئۆکرانیا لە کۆمەڵک شوێندا، ئێران، چین و تورکیاش بۆی سیستمی بەرگری S400ەوە هەست بەوە دەکرێت کە ینی یان جیهان بەرەو جنگێکی تر دەچێت کە ئەم دیدارەتۆ نمونەی ئەوە دەسەرێنایەوە. ینی هەست دەکرێت کە جموجوڵەکان بە ئەندازی ئەوەن کە هەردوو جەمسەرەکە تاوی هێز و توانە و قودرەتی خۆیان بنوە گیان بەرەو شوێنێکی مەترسیدار بەرن. لە ڕاستیان لە ڕووی واقعەوە لە ڕووی هێزەوە، هێزی عسکەری، هێزی ئابووری، رووسیا لە مستەوای اتحادی سۆڤێتی جارانە نییە، چ جای لە مستەوای ئەمریکای ئێستا بێ مقارنەیەکی هێزی عسکەری هەردوو لایەن بکەیت ئەوەی کە ئەمریکا لە ئەو بودجەیە کە ئەمریکا لە هێزی سەربازیە سەرفیەکە 7 ئەوەندەی ئەوەیە کە رووسیا سەرفیەکە، ژمارەی تیارەکانی 3 ئەوەندەیە، ژمارەی هەلیکۆپتەرەکانی 6 ئەوەندەیە، ژمارەی ئەمەی حاملەی تەیارات ئەمریکای تر لە ماوەی چەند ڕۆژێکە هێزی ینی لەشکری ئەمریکا هەموو یەتە سەر بەحرەتی قەراق وڵاتەکەی تۆوە، ئەمریکای تر 5,000 جندی لەسەرە و نزیکەی 50 تا 60 تیارەی لەسەرە. ئەمریکا لەمانە 20 هەیە، رووسیا هەموو یەک دانەی هەیە کە ئیش بکە، ئەم بەنەوەوی ئیشەکە ئینەکەی و بە گازوایی ئیشەکە هەتا دوای بۆیە لە مەجای قووە و دەسەڵاتە زۆر لە یەک دوورن. بەڵام رووسیا توانیوێتی لە مەقاطعی استراتیجیە گورز بۆشێنێ، ئیسباتی وجودی خۆی بکە، لە حەجمی خۆی زیاتر لە بەڕێی خۆی زیاتر پێڕا بکێشێ. بۆیە ئەمە وای کردووە کە حسابێکی زیاتری بۆ بکرێتەوەی کەوا لە ئەرزی واقعا هەیە. لەوانەیە رووسیا بتوانێت تا ئەمەی ئێستا هێناوێتی بیکە، بەڵام لەمە زیاتر کێشەی بۆ دروستەکە لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی عسکەریەوە تا چندێک بتوانێت بەردەوام بێت. بۆیە ئەمە لە ڕووی رووسیاوە. ئەمریکاش بە هەمان شێوە کاتێک کە دوژمنێکی دەرەکی هەبێت زیاتر لە ناو خۆیان یەکریزیەکی بۆ دروستە بێت، ئەم جۆرە یەکریزیە ئێستا بۆ ئەمریکا پێویستە. بۆیە بایدن قازانجێتی ئەگەر هات و حسابی زیاتر لە حەدی خۆی بۆ رووسیا بکات و بە تایبەتی لەگەڵ سینا کە ئێستا بەیەکەوە وەکو دژمنێکی تازە یاخود وەکو بەرنگارێکی تازە، منافسێکی تازە بۆ ئەمریکایە نەقەڵم لە مەسەلەی گریت پاور کامپیتیشن، واتە منافسەی وڵاتە هێزەکانە. باشە دکتۆر، چ لە G7 چ لە لوتکەی ناتۆش زۆرتر باسی چین کرا تا رووسیا. ئەم کۆبوونەوەیە ینی بۆ دوورخستنەوەی رووسیانیە لە چین، یان واوێناکردنی رووسیانیە کە تۆ دەزانی کە ئێستا چین هەیمەنێکی لە ڕووی سەربازی و اقتصادیشەوە کاریگەریەکە زیاترەیە لە بازاڕی جیهانیدا. ینی جۆرێک لە فێڵ نییە یان هەنگاوێک نییە بۆ تەکتیکێک نییە بۆی کە رووسیا دابڕن و ئەتوانێت ئەمە بکە ئەمریکا و خۆی هاوپەیمانەکانی بێگومان. لە ڕاستیە ئەمە خاڵێکی گرنگە، چونکە ئەگەر من ئەماژم بۆ کرد کە رووسیا لە واقعا لە ڕۆی ڕقم و ژمارە و ئەو احسایانێکەوە ئاماژەم پێکرد لەو مستەوایان نییە کە وەکو زلهێزێک بەرامبەر بە ئەمریکا یاخود ئەمریکا وەکو زلهێزێک حسابی بۆ بکە. بەڵام چین جیاوازە، چین بەڵێ زلهێزە، ئیتر لە ڕووی ئابووریەوە تەواو زلهێزە و لەلایەک و چینیش خەریکی ئیتر وردە هێزە ئابووریەکەی تەرجەمەکە بۆ هێزی عسکەری و تەرجەمەیەکە بۆ هێزی استراتیژیش. بۆیە وەکو ڕێگرتن لە رووسیا ئاماژەیەکیشە یاخود سەرەتایەکیشە بۆ ڕێگرتن لە ئەوەی کە چین لە حەدی خۆی زیاتر گەورە بێ و هەڕەشە بکە. بەڵام ئەم قسانێکی ئێمەیەکین و ئەم زمانێکی ئێستا من بەکارهێنم و ئەو زمانەی تەنانەت کە بایدنیش بەکاری هێناوە کە باس لە گەڕانەوەی سەقامگیری و ئەمەی کە پێوتێت یعنی نەبوونی سەپرایز لە پەیوەندی نێودەوڵەتەکانە، ئەمانە هەمووی مستەلەحاتی جەنگی ساردن. پەیوەندیەکانی نێوان ئیتیحادی سۆڤێتی و نێوان ئەمریکا لە ڕووی ئابووریەوە بۆ نمونە ئەوەی حەجمی تەبادلی تیجاریان ئەوەی کە لە ڕۆژێکە ئێستا لە نێوان ئەمریکا و سینا هەیە لە زمانی اتحادی سۆڤێتی و ئەمریکا بە ساڵێک بوو. واتە ئەو تەبادلی تیجاریە ئەو جۆرە تێکەڵبوونی کە لە بواری ئابووریە هەیە لەگەڵ سینا لە بینیان ئەمریکا و سینا زۆر جیاوازە لەوەی کە لەگەڵ اتحادی سۆڤێتیا هەبوو. بۆیە ڕاستە مستەلەحاتمان شێوازی پەیوەندی بەوەی کە سەردەمەکەش گۆڕابێ نەگرێتەوە، بەڵام سەردەمەکە گۆڕاوە، پەیوەندیەکە گۆڕاوە. بۆیە بۆ ئاسانیە ئەوەی کە معادلەی تەطبیق نابێت ئابووری زۆر تێکەڵ کرد. وازح بەوەی کە پەیوەندیدارە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم دیدارە چ شتێکی گرنگی تیا بوو.
کاری گرنگی تایە لەبەرەوەی کە ئاماژەم بەوە کرد کە لە هەندێک دۆسیە هەیە هەندێک مەلەفەیە کە ئەمریکا و رووسیا پێویستن بە هاوکاری یەکتری هەیە یەکێک لەوانە مەسەلەی سووریایە کە سووریا بەرەو کوێ ئەڕوا هەم ئەمریکا ناوێ هەتا لە سووریاوێ و هەروەها رووسیاش ناوێ هەتا لە سووریا لە مەسەلەی مەلەفی ئەفغانستان کەوا چۆن جارێکتر ئەفغانستان نەکەوێتەوە ژێردەستی تالیبان ئەمە هەم لە مەسلحەتی مۆسکۆیە هەم لە مەسلحەتی واشنگتنایە مەسەلەی هاوکاری مرۆیی بۆ سووریا و ئاوادانکردنەوەی سووریا دوای ئەم جەنگە کارێکە لە مەسلحەتی هەردووکیانایە رووسیا ڕاستە پارێزگاری کۆ لە ڕژێمی ئەسد بەڵام نە ئەو بوجۆ پارەیی هەیە نە حوسڵی ئەوەشی هەیە وەکو ئەمریکانیە بڵێ وەڵام من دێمەوەی کاولم کردووە مەسەرەن دروستی یەکەمەوە جارێکی تر بۆیە بەیتر ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر ئەمریکا و رووسیا ینی لە مۆزوعەکانە لای کەم هاوتەریب بن دژی یەک نەبن ئەو بۆ سەقامگیری ناوچەکە باشە بەڵام ئەگەر هاتوو دژی یەک بن ئەو کاتە ئەوێتە شەڕ ئەردۆغانە چێتەڵێ ئەگەر تۆ کاچە سیلاحی رووسیە ئێران بە هەمان شێوە مەلەفی نەوەوی پێویستی بە هاوکاری رووسیا هەیە ئەمریکا پێویستی بە هاوکاری رووسیا هەیە لە مەجلیسی ئەمنی لە مەجلیسی ئەمن ئەگەر هاتوو ئیتفاقی نەوەوی جارێکتر پێش بکەوێت بیرمان نەچێت ئۆباما بەبێ دامی رووسیا نەیەتوانی ئیتفاقی نەوەوی لەگەڵ ئێرانە بکات بایدن ئێستا دەوێت ئەو ئیتفاقە زین بکاتەوە بۆیە لەو مەلەفا زۆر پێویستی بە هاوکاری رووسیا هەیە باشە پێش دیدارەکەی لەگەڵ پۆتن جۆ بایدن ئەردۆغانیشی بینی من دەمە پەیوەستی کەمەوە بە دۆسەی کوردەوە بەگشتی لە چوار پارچەکەی چەند شوێنێک لە نێو ئەم دیدارانەیە ناوی هاتۆ تورکیایە مەلەفینەوەی ئێرانە و سووریا بە فەرمی لە نێو دیدارەکەی پۆتن جۆ بایدنە ناوی هاتووە بۆ کورد چیتیا بوو چیتیا بێت و ئایا لە بەرژەوەندیە بێ یا لە دژیە بێ مەلەفی کورد لە ڕاستیە یعنی لە هەر چوار پارچەکە بەسراوە بە پەیوەندی ئەمریکا لەگەڵ وڵاتەکان و سەقامگیری ناوچەکە بۆ نمونە دۆخی و مەلەفی کورد لە تورکیا لە باکوور خراپتر بووە لە دوای ئەوەی کە پەیوەندیەکانی نێوان تورکیا و ناتۆ خراپ بوون و پەیوەندیەکانی و ئەمانجی یاخود طموحی تورکیا بەبوون بە ئەندام لە یەکێتی ئەوروپا لاواز بووە کاتێک کە ئەم دوو پەیوەندیە تێک چوون سەرەکەی پەیوەندی دۆخی کورد خراپتر بووە کاتێکەوە سەیری بۆ نمونە پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و ئێرانەکەی کاتێک ئەم پەیوەندیە تێکەچێت عێراق و خاکی عێراق و هەرێمی کوردستانیش ئەبێتە ساحەیەک بۆ تەصفیە حساباتی بینی خۆیان هەر کەسێک ئەوێت لە دووری دوور لە ئەرزی خۆی و لە جغرافیەتی خۆی شەڕ بکات بۆیە سەیرەکەی قەسبی فڕۆکەخانی هەولێر دەکرێت دەمێک میلیشیایی کات و دەمێک ئێران ڕاستەوخۆ ئەم هێرشانەکات بۆیە تا چنێک ئەم وڵاتە زرهێزانە لەناو خۆیانە سەقامگیر بن ئەوەندە بۆ کوردستان باشترە عکسەکەشی بەداخەوە ئەوەیە کە یەکتری بەکارهێنن بۆ نمونە ئەمەی کە ئێستا هێرشی تورکیا بۆ ناو خاکی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ پەیوەندی هەیە یاخود کاریگەری کردوتە سەر لاوازکردنی هێزەکانی سووریای دیموکرات و سەقامگیری ئەوان لە ئەرزی واقع سەقامگیریان وەکو هێزێک کە بتوانێت وردە ڕەگی حکمی خۆی لە سووریا لە ڕۆژاوا با بڵین قایم بکات چونکە پەیوەندیەکی تون هەیە یاخود ئۆرگانی هەیە لە نێوان پەکەکە و لە نێوان هەسەدا کاتێکەوە پەکەکە لاوازەوێت هەسەدەش لە هەمان کاتا لاوازەوێت و ئەو کاتە ئاسانترە بێت بۆ گروپەکانی دژی هەسەدەکەوە دژی ڕابوەستن بۆیە تا چنێک سەقامگیری لە ناوچەکە هەبێت ئەوەندە دۆخی کورد بەڕای من باشترە بێت چونکە تەجربە سەرماندوێتی هەمیشە کورد ئەبێتە نێوان بەرداشی ئەم وڵاتە گەورانەوە